پلانی ABCDE بۆ ڕۆژانە و بۆ مانگانە بۆ ساڵانە، بەڵام بۆ ڕۆژانە ئیشی لەسەرکەن. بەڕێزان قەڵەم وەرەقە ئینشاڵڵا حازرکەن با پلانی ABCDE چییە و چۆن بەڕاستی ئیسفادەی لێ ئەەکەین هەر کەسێکمە. من خۆم چی تەطبیقم کردوێ بەڕاستی ئیسفادەی زۆر چاکم لێ کردووە و ئەو کەسانیشی ئەم پلانیان تەطبیق کردبێت چی لە خولەکاوێ یان کتابیان خوێندوتەوە یان هەشتێک زۆر ئیسفادەیان لێ کردووە. زۆر ئیترا پێویستە بۆ نییە بڵێ وەڵی سەعات چەند بۆ چەند دام بۆم کاتم بۆ دابنێ هەڵسم لە خەو چەند بۆ چەند نان بخۆم چەند بۆ چەند بخەوم چەند بۆ چەند چمە دەرەوە. ئەو شتە خوراکیانە بەڕاستی وازی لێ بینین وەڵکو قاعیدە و قانونەکان وەرگرە خۆت ئیشی لەسەرکە ئینشاءڵڵا. بڕگەی ئەی بەڕێزان پلانی ئەی چییە؟ بە شتێکی زۆر گرنگ پێناسە ئەکرێت، بە شتێکی گرنگ ئەوتێت، یعنی کاتێک تۆ ئەڵێ ئەم ئیشە سبەینی ئەیکەم ئەمە ئەی ینی PTA پێ ئەدەی ئەم شتە بە شتێکی زۆر گرنگ پێناسە ئەکرێت. ئەگەر ئەم ئیشە بکەی سەرنجامێکی ئەرێنی زۆر باش و بە قووەتی هەیە، ئەگەریش نەیکەی سەرنجامێکی نەرینی هەیە تەسیری خراپی لەسەر هەیە. کەواتە ئەی کردنی ضروریاتە و سەرنجامێکی باشی نەکردنی زیانێکی گەورەت لێ ئەدا. باشە بەڕێزان ئەمە بڕگەی ئەی هەر ئیشێک کە بەیانی ئەڵێ ئەمە ئیشەکان ئەنووسیت بۆ نمونە شتانت هەیە ئەڵێ ئەمەیان ئەیە ئەویان بیە ئەمەیان سیە. ئەی ئەو ئیشانەیە کە کردت سەرنجامێکی زۆر گرنگی هەیە و بەکردنی سوودێکی زۆرە، نەکردنی زیانە، نەکردنی نەقص و کەم و کوڕیەک. ئەو ئەی بی شتێکە پێویستە بیکەیت، ئەنجامدانی ئەویش ضروریە، بەڵام وەکو چییە؟ وەکو ئەی نییە. ئەی شتەکانی زۆر ضرورە، بەڵام بی پێی شتێکە پێویستە بیکەیت، پێویستە ئەنجامی بدەیت. ئەگەر ئەم پلانەکەی جاری وا هەیە بێتاقەتیەک و وزێک لە دەست ئەڕات، جاری وا هەیە ئەو شتانی کە بیە نەیکەیت وزە لە دەست ئەڕات، بێتاقەت ئەبیت تێگەی وەتوانێت ڕەنگە کاری تریش نەبێت. حتا بینەکەی جاری وا هەیە ئەو شتانی کە ئەین ئەوانیش نتوانێت بکەیت، چونکە دەرونیان ئین دەکات، بێزار دەکات، کێشە بۆ دروستەکات. بەڵام بەڕێزان تاوەکو شتە ئەیەکان تاوانەکەی نایبڕۆتە سەر پلانە بیەکان تێگەی، یعنی ئەیەکان زۆر ضرورە. باش سی ئەو ئیشانی کە هێمای سی پێ ئەدەی PTC پێ ئەدەی چییە؟ شتێکی باشە بیکەیت، نەشیکەی زەرەر لێ نادا. وەکو لە دینی خۆماناڵە چی هەنی ئیشی مباح کردنی باشە، نەکردنیشی زیان لێ نادا. کردنی بەسوودە و باشە، نەکردنی زیان لێ نادا و کێشێکی وەهای نییە. باشە بەڕێزان مەسەڵەن نوێژی سونەت، مەسەڵەن ئەمە وەکو عیبادەتەکە نوێژی سونەت کردنی خێرێکی زۆرەوە باشە، ئیمان زیاد دەکات، تەحفڵ توانە زیاد دەکات، عیبادەتێکی گەورە. بەڵام نەکردنی چی لێکە؟ هین ناکات، تامەبار نابی، ئەی زیان لێ نادا. بۆ نمونە جاری وایە تۆ پیاسەیە لەگەڵ برادەرێکەکەی، چات لەگەڵ هاوڕێیەکە بکەی، دەمەتەقەیەک شتێک نەیکەی زەرەر لێ نادا، بەڵام کردنی جاری وایە باشە. قاوەیەک لەگەڵ کەسێکە پشوێک وەرەگری، بیکردنی و نەکردنی ئەوکو یەک وایە. دی ئەو ئیشانی کە پۆڵێنەکەی لە پۆڵێنکردنەکەتە هێمای دی پێ ئەدەی، ئەوەیە کە بی ئەتوانی بیدی بە کەسانی تر بۆتی بکات، بیسپێری بە کەسانی تر. ینی کۆمەڵی ئیشەیە تۆ ئەزانی ئەمانە کاکەم خۆمی بۆ چێ بیکەم، ئەیدەمە هاوڕێیەکەم، ئەیدەم برایەکم خوشکێکم، ئەیدەمە مێر دەکات، ئەیدەدە خێزانەکات، ئەیدیتە مناڵەکات، ئەیدیتە مامۆسایەک لە ئیدارەکە لەگەڵ تایە کارەکات. گرنگ ئەوەیە ئەم ئیشە ئەتوانی کەس تر بۆت بکات، پێویست ناکە خۆت بیت. کەسی وایە متمانە بە هیچ کەسێک نابێ هەموو شتەکان خۆی بیکات. ئەڵێ خۆم نەیکەم بەخوا هەستەکەم نەکرا، ئەی وەڵا ناکەی، ناتوانی. دڵنیا بە ئێستا بەڕێزان ئێمە الحەمدوللا ستا ئەو ستافە ئیشەکەین. ئەکری بڵێ من هەموو ئیشێک مامۆستا ئاوا دەتوانێت بیکە؟ ناتوانێت. هەموو ئیشە من نەتوانم نەخێت. هەموو ئیشە فڵانە مامۆستا سەرپەرشتیار ناتوانێت هەمووی ئەو بیکە، بەڵکو دابەشیەکەی ئەو ئەوەدا، ئەو ئیشی خۆی بە ئەوەدا، ئەو ئیشی ئەو بە ئەوەدا، ئەبی ئیشەکان بە جوانی ئەڕوات و سێرەکی کاتیشو بۆ ئەگەڕێتەوە. وەڵڵاهی بەڕێزان هەر کەسێک فێر ببێت بە خەڵکی بسپێرێت، نەکەم تەرخەمی سپاردن، فێر ببیت، زۆر کاتە بۆ ئەگەڕێتەوە، زۆر توانات بۆ ئەگەڕێتەوە. باشە بەڕێزان
ئەو ئیشانەی کە ئی پێ ئەدێ هەر شتێک ئی پێدا ئی PTE ئەوە ئی ئەوانەیە کە پێویستە لای بێ لە ژیانتە هەبوونی چۆنمە ئەی هەبوونی زۆر گرنگە ئی پێویستە لای بدێ لە ژیانتە باشە و لادانی یعنی چۆن بڵێ جیاوازێکی گەورە لە ژیانتە دروست ناکە ئەبێ ئەم شتانە لابێ لە ژیانتە ئیتر بزانە فڵان و فیسار چی خۆتە زانی بەلی ئینسان و على نفسه بەصیرە مرۆڤ ئەزانێ لە نفسی خۆیان ئەم شتانە لابدا وەڵا زۆر ئیسفادە و پێویستە لای بێ ئەم شتانە بەڕێزان براین تریسی ئەڵێ یەکێک لە هەرە گرنگترین بنەماکانی سەرکەوتن چییە؟ ئەڵێ ئەوەیە کە بەیانی و نیوەڕۆی ئێوارە بێ لە ئامانجەکان بکەیتەوە ماشاء الله لە مهمی ئەو قسە ئەگەر بەڕاستی وەکو خۆی لێ تێبگەین کێشەی لە بیرچینۆشمان چارەسەرەکات بەس بە ڕێزانەزان وەکوچی ئێستا تو وەڵە کابرا ئەڵێ مەسەڵەن لاپەڕێک لە بەرەکەم لەی بیرمەچێتەوە نە بەیانی دووبارە کرێتەوە نیوەڕۆ دووبارە کردبێتەوە عەسەر دووبارە کردبێتەوە ئێوارە دووبارە کردبێتەوە نەوەڵە ئەمەش نە من بۆسی هاتوومە لە خولەکە بەدەستی بێنم بۆ فڵانەشت بەیانی نیوەڕۆ ئێوارە دایمە لە بیرت بێ وەڵی من ئەمەوێت فڵانە کتێب تاوەکەم و ئەمەوێت فڵانە عیلم بەدەست بێنم بەردەوامە ئەڵێ لە بیر تابێ لە بیر بەستی ئەوە نێ بەیانی نیوەڕۆدانیشی بیری لەکەیتەوە بەستی ئەوێ بەردەوا ئەم شتە لە بیری توابێت لە مێشکی توابێت طبعا بەنرخترین سامانی هەر کەسێکیشمان ئازیزان ئەوەیە کە بەڕاستی شتی گرنگ و گەوهری و یعنی جەوهری لە ژیانتە وەڵێ جەوهری یعنی گەوهری لە ژیانتە دیاری بکەی وەکو وتمان بەردەوام مێش کرد لای بێ بیری لای بێ ئەمە وا لێ ئەکا بیرچوونەوە کەم بێت و ساردبوونەوە کەمتر بێت زۆر خەڵکەیە کێشەی ئەم دنیا ساردبوونەوە لەسەر شتەکان بەڵام بەردەوام بیرکردنەوە لەم بابەتە و بەردەوام کتێب خوێندنەوە لەسەر ئەم بابەتە و بەردەوام مێشک خستنە لای واللهی بەڕێزان ئەتوانی سەرکەوتوو بیتایە چونکە مێشک سایکڵەکەی خۆی وەرەگرێت بۆ نمونە کەسی وا هەیە قورئان لەبەرەکات مدەتێک لەسەر قورئان لەبەرکردن ئەڕوا هەستەکە قورئان وەکو جاران لەبەریەکرد لەبیری ناچێتەوە زمان لەبەرەکات وەکو جاران لەبیری ناچێتەوە کتێب بۆ نمونە کتێب بخوێنێتەوە کتێب لەسەر چی خوێنێتەوە لەسەر عقیدە و بیر و باوەڕ خوێنێتەوە کتێبەکە خوێنێتەوە هەستەکە باشتەکانی بۆ زۆر لەبیر نەماوە دوو کاتە سێکەیتە چواری کاتە پێن ئەم جارە وای لێ دێ هەر فەیسبووک کاتەوە هەستەکە شتێک لەسەر عقیدە دێتە پێش چاوی هەستەکە کتێب ئەخوێنێتەوە لەو بابەتە لە بیری ناسێ باڵگەکان لە مێشکی ئەمێنێتەوە بۆ بەڕێزان چونکە مێشک سایکڵەکەی وەرگرتووە ڕێگاکەی وەرگرتووە ئەمە زۆر گرنگە چی مێشک لەسەر ئەو شتە بڕوات ئێمە بۆیە ئەڵێن ڕاهێنان لەسەر یەک شتکە مێشک سایکڵەکەی وەرەگرێت ڕواتە پێشەوە بەربەستە بڕێ مهارەت و توانەکانیش بەدەستێنێت و بەنرخترین سامانی هەریکێکشمان بەڕێزان لە ژیانە چییە بەڕاستی ناوبانگمانە ناوبانگی تۆ زۆر گرنگە چۆن ناوبانگت ئەڕوا ناوبانگت بە کەمتر خەم بڕوا پێت خۆشە نەوەڵڵا ناوبانگت بۆ بڕوا بێ ئومێدە نەوەڵڵا ناوبانگت بەوەی کەسێکی دڵخۆش و قسە خۆشە ئەرەوەڵڵا ناوبانگت بەوەی ئینسانێکی بەڕێزە ئەرەوەڵڵا ناوبانگی بەوەی کەسێکە کە ئیشکارە ئیشە دۆزێتەوە ئەرەوەڵڵا ناوبانگە بەوەی کەسێکی خوێنەوار و حەقڵە ئیشەشێن خوایدانێ ئەرەوەڵڵا کاتە ناوبانگی تۆ یەکێکە لە بەرخترین سامانەکانی هەر کەسێکە زۆر گرنگە ئینسان وەڵڵی مانگی دەفتەرێکێ بێ سەرۆک وەزیرانی هەموو کام دەوڵەتە بیت ناوبانگ زۆر گرنگە پێت خۆشە خەڵکی بە خۆشی باستکە بە جوانی باستکە باشە بەڕێزان بۆیە بیرکردنەوەی خۆتۆ زۆر گرنگە لە خۆت پێناسی خۆتەکەی بۆ خەڵکی تر بۆیە ئەو ئیشەی کە پێوە مەشغوڵیت بەردەوام بیری لێکەرەوە چۆن جوانی بکەیت چۆن وای لێ بکەیت لە خۆتا جوانێکی ئەو بە خەڵکیژی پیشان دەیت ئازیزان و خۆشەویستان ئەڵێ گەورەترین پرسیار لەم خولە و لە کاتەکان بیکەی چییە؟ وا گرنگترین پرسیار کە بەڕاستی ئەکرێت جاری وایە ژیانی تۆ بە باشی بگۆڕێت ئەوش بەڕێزان بەتابێت لەم خولەی خۆمان پرسیارەکە ئەو بەهرە و کارەمەییە ئەو مهارەتە ئەو شتە چییە کە تۆ بەدەستی بێنیت کاریگەری ئەرێنی و باشی لەسەر ئیشەکە دروستەکات باشە؟ یعنی بۆ نمونە ئێستا تۆ لەم خولەی بۆ چی شتێکت پێویستە کەسی وا هەیە مەسەڵەن مەشغوڵە زۆر لە ئیش و کارە لە شتایە تەمان ئەڵێم پرسیارە لەو کەسە بکە کە ئیتر ینی
ئاڵێ چۆن بڵێ تۆ لای کارەکەیت یان بۆ نمونە ئەو کەسێکە ڕێپشاندەری تۆ هەر شتێکە ئەگەر پرسیار لە ئێمە بکەن بەڕێزان کام کارەمەیە بەسوودە بەڕاستی بۆتان ئەڵێن گرنگی زۆر بە خێرابینین و خێرا خوێندنەوە بدەن کتێب خوێندنەوە بە شێوەیەکی خێرا و تێگەشتن لێی و چیتر سیستەمی سەرەکی ژمارە زۆر گرنگی پێ بدەن اینجا لەبەرکردن چی سەمعی بیان بەسەری ینی چی بینینی بێت چی بیستنی بێت یان بینینی بۆ کە بە تایبەت بیستنیەکە زۆر زەرورە زۆر گرنگە لە سەرەتاوە ڕەنگە بڵێ ناخۆشە و قورسە و ئەمانە بەس باوەڕکەن بەڕێزان دوایی ئەزان چێژێکی هەیە و ئێستا زۆرێکشتان الحەمدوللا ئیشتان پێ کردو ئەزان چەند خۆشە چەند بەکارهێنی کە ئاگاد لە قسەی خەڵکە ئاگاد لە شتە گوێ لێ ئەبێ لە مەکتەبە لە دەوامە لا شتێکە جاری وایە تۆ لە شوێنەکەی ناتوانانی بەڕاستی ئین بکەیت لەو خەڵکە یعنی بەشدار بوومان هەیە ئەڵێ ئێستا چەند خۆشە چێژە بینم هیچوانێکم لە گوێ ناو خێزانەکەمە قسە و شتەکە من شت لەبەرەکەم چونکە ئەڵێ ئەم یادگەم ڕاهێناوە زۆر گرنگە تۆ پرسیار لە خۆتکەی کام کارەمەیە کام بەهرە من بەرەو پێشی ببم لە خۆمە لە ئیش و کارەکەمە ئەچمە پێشەوە ئێستا هەر هەمووتان نەزانن بۆ هاتوونە بۆ ئەم خولە لەبەرەوە لە ئیش و کارەکەمە ئەگەر ئەم یادگەم باشکەم بەڕاستی زۆر ئەچمە پێشەوە ئەی باشە چی شتێکی تر زۆر گرنگە من بیبەمە پێشەوە ئەوە تۆ ئەوێزایکی بۆ خۆ دیاریکەوە ئیشی زۆر جوانی لەسەرکی ئینشاءالله باشە بەڕێزان زۆر گرنگە وەکوتمان دەستنیشانی ئەو شتە بکەی لە سەرەتاوە یعنی ناونیشانی گەورە ئەمە یادگەم باشکەم ئەمە کەسێکی زۆر بەهێزم لە یاد بێ ئەبێ بمە عالم ئەبێ بمە زاکر نایک ئەبێ بمە ئیبن تەیمیە ئەبێ بمە ئیمامی کەسائی ئەبێ بمە ئەمە هەمووی ناونیشانی گەورە بەڵام بۆ خۆم چی شتێکە من گرنگە بەدەستی بێنم من زۆر بەرەو پێشەوە چم ئەمە ماستەر بەدەست بێنم ئەمە زمانی ئینگلیزی فێر بم بزانێت چی شت ئێباتە پێشەوە زۆر گرنگە بەڕێزان وایتر وەکوڵێ ڕاستگۆیی واتە ڕاستگۆی لەگەڵ خۆتە ئەسپاس بخوا هەمووتان ئێستا الحەمدوللا بەشی باش ڕاستگۆیتان لەگەڵ خۆتان هەیە بەوەی کە خۆی بۆ خۆی هاتیتە ناو خولێکەوە ئەتەوێ ژیان گۆڕی ئەمە پەیام بە خۆتە دەی من ئەمێ ڕاستگۆ بم ئیتر خوای گەورەش ئەفەرمێ بەل الئینسان على نفسه بەصیرە وەلەو ئەلقا مەعاذیرە بەڕاستی مرۆڤ لەسەر خۆی بە ئاگایەوە خۆی ئەزانێت کەم و کوڕیەکان و باشەکانی چیە وەلەو ئەلقا مەعاذیر هەرچەند عوزریش بێنێتەوە وەکوتمان ئەو بەشەی کە باشە لە خۆتا بەگوێی بکە و بەرەو پێشی ببە بەها باشتر بێ نەک دوای گلەی بکەی دوای چەند ساڵێتر بڵێ ئای من ژیانم بۆ ئەتێک چووە ژیانم بۆ ئای لێهاتوە نە کەسی من وەڵڵاهی لە ئێستاوە ئیش لەسەر خۆتکە لە هەر پلەپایەکەی لە هەر شتێکە گرنگ نییە ئیش لەسەر خۆتکە وەڵڵاهی کەسێکی زۆر بەنرخ مێشکێکی بەهێز ئەت بێت ئینسان کەوتنیشی بەسەر نایەت ئینسان ساردونەشی بەسەر نایە بەراوەڵڵا هەموو شتێکیش بەسەر بێت بەڵام ئەوە گرنگە کە تۆ خاڵە گرنگکە لە خۆتا لەم خولا چی شتێک من بەرەو پێشەوە بە و لە ژیانما چی شتێک من بەرەو پێشەوە بە ئەوە دیاریکی ئەو بەهرە و کارەمەیە دیاری بکە بەڕاستی زۆر باشە بەڕێزان قەڵەم وەرەقە حەزرکەن شتێکی عملیەیەکە ئینشاءڵڵا پرسیارانە ئەکەم بەڕێزان ئەم پرسیارانە هەر بۆ پرسیارێک سی چرکەتان بۆ دانین سی چرکە لە ماوە سی چرکە جوایی بەرەوە باشە بەڕێزان سی چرکەتان هەیە ئەگەر بڵێ سی چرکە چییە من لە 30 سانیە چۆن جواب دەمەوە سی چرکە زۆرە بەڕاستی وەکو زانن ئەڵێ نیو سەعاتت بدرێتێ و سی چرکەت برێتێ مێشک ڕێک بە خێرایی ئەوە دیارێکە کە لای گرنگە باشە 30 سانیت هەیە جوابیان پرسیارانە بدەرەوە کە یەک لە دوای یەک دێت ئامادە بە پرسیاری یەکەم سێ گرنگترین ئەو کار و پیشانەی کە ئامانجدە لە ئێستادا چین یاڵە بەڵام من ئامانج ئەوانم لە ئێستایە ئەو کار و پیشانە ئەوانە بیکەم بۆ خۆت لای خۆتە چی شتێک گرنگە لە وەرەق دەفتەرەکەدا بنووسە زۆر باشە پرسیاری دووەم بەڕێزان سێ گرنگترین زۆر گرن بەڵام مەڵەن گرنگترینەکان دایمە ئامانجەکانت بۆ خێزان و پەیوەندیە تایبەتیە کەسیەکانت چین یاڵەت پەیوەندی خۆت هەستەکەی لەگەڵ کۆمەڵێکە تەعاملوی نەکاکەتر تەحملی ڕخنیان بکە لەگەڵ خێزانتە لەگەڵ خوشکەکەتە براکەتە دەور و بەر ئیتر پەیوەندی تایبەتی کان سێ شت بڵێ چین ئەتەوێت دەوڵەمەند بن ئەتەوێت پارەیان و پایەکەی ئەتەوێت کتێبیان پێ بدەیت سێ شت بنووسە
سێدانە لە گرنگترین ئامانجەکانت لە ڕووی داراییەوە چین؟ ئەتەوەی لە ڕووی داراییەوە چەنە قەز بیتەوە، چەنێ بەدەستبێنی، چی بکەی، چەند چی ئیش بەدەستبێنی. لە ماوەی سی چرکەدا سێ ئامانج بنووسە بۆ خۆت. فەرموو. ئازیزان ئەڵێ سێ لە گرنگترین ئامانجەکان لە ڕووی تەندروستیەوە چین، لە ڕووی سیحەتەوە تەندروستیەوە. سێ شت لە خۆتە بینووسە، بزانن چی شتێک گرنگە لە توە. لە سیاری دواتر بەڕێزان سێ لە گەورەترین کێشە و نیگەرانیەکان لە ئێستا چین؟ کامە سێ ینی گرنگە لات و